$1,000,000 خەڵاتی هەر کەسێک دەکرێت کە لە نووسینەیەک تێبگات. نووسینەکە چەندێڕێکی کەمە، بەڵام سەرەکی ترین بابەت ئەوەیە کەسێک هەبێت لێی تێبگات و خەڵاتەکە بباتەوە. حکوومەتی هیندستان ئاگاداریکی بڵاو کردوتەوە و تێیدا داوا لە هەر کەسێک دەکات بتوانێت لە نووسینێک تێبگات. خەڵاتێکی $1,000,000 پێشکەش دەکرێت. مێژووی نووسینەکە دەگەڕێتەوە بۆ 5300 ساڵ پێش ئێستای سەردەمی شارستانیەتی دۆڵی ئیندوس. ئەو نووسراوانە لە نیشانە و هێما پێکاتون. نزیکەی 4000 نووسراوی کورتن کە زۆربیان لەسەر شتە بچووکەکانی وەک مۆر و کۆفا هەڵکەندراون. هەندێک لە توێژەران ئەو هێما و نیشانانەی کە لە نووسراوانەدا بەکارهێنراون بە ڕێنووسی براهمی و زمانی هیندۆ، ئاریایی و سۆمەریەوە دەبەستنەوە. شیکردنەوەی ئەم دەقا نووسینانە ڕێگە بە توێژەران دەدات زانیاری زیاتر لەسەر سیستەمی حکومڕانی و بیر و باوەڕەکانی شارستانیەتی دۆڵی ئیندوس بەدەست بهێنن. گەرچی تا ئێستا کەس نەیتوانیوە لە نووسینەکە بگات، بەڵام حکوومەتی هیندستان دەڵێت سەرەڕای هەوڵە گەورەکانی زمانزانان و شوێنەوارناسان هێشتا ڕەچەڵێکی شارستانیەتی دۆڵی ئیندوس نەتوانراوە وەک پێویست زانیاریان لەسەری هەبێت و چەندین نهێنی هەیە تا ئێستا پێیان پێنەبردووە. شارستانیەتی دۆڵی ئیندوس کە بە هاراپان ناسراوە 5300 ساڵ لەمەوبەر لە ناوچێکی ئێستای باکووری ڕۆژئاوای هیندستان و پاکستان ژیان و دانیشتوانەکەی جوتیار و بازرگان بوون. یەکێک لە سەرەتاییترین کۆمەڵگە شارستانیەکانی جیهانیان دامەزراندووە و کۆمەڵگەکە لە ناکاو لە ناوچووە و مێژوو نووسانیش دڵنیانین و نازانن هۆکاری لە ناوچوونی شارستانیەتیەکە چییە؟